بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێ من یادگار فایەقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە میوانەکەشم لە بەغداوە لەگەڵتانە بین بۆ باسی ڕۆژ میوانی ئەم شەومان کاک شاخەوان عەبدوڵڵا جێگری سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانە لە پەرلەمانی عێراقمە بەسمە لەگەڵ جەنابیان لەسەر کۆمەڵێک پرسی گرنگ قسە و گفتوگۆ بکەین. ئێوە شاگادارن کە ئەمڕۆ لە پەرلەمانی عێراق هەوڵێک هەبوو بۆ ئەوەی دەنگدان بکرێت لەسەر دەنگدانی نهێنی بکرێت لەسەر دواخستنی هەڵبژاردنەکانی ئایاری داهاتوو بەڵام بە شێوەیەک لە شێوەکان بڵین ڕێژەی یاسایی یاخود حسەی یاسایی کۆنە بۆی بتوانن دەنگدانەکە بکەن و وادانیشتنەکە بۆ ڕۆژی شەممە دواخراوە. من وەبەستمە لەم بەرنامەیە قسە لەسەرمە بکەین کە ئایا ئاماژەکانی دواخستنی هەڵبژاردنەکان لە عێراق تا چەندە ئاماژەی بەهێزن یاخود ئەگەرەکان تا چەندە ئەگەری بەهێزن و ئایا لە ڕووی دەستوری و قانونیەوە پەرلەمانی عێراق توانای ئەوەی هەیە کە بڕیار لە پرسگەلێکی لەو جۆرە بدا سەبارەت بە دواخستنی هەڵبژاردنەکان ومە بەسمە قسە لەسەرەوە بکەین کە ئایا پارتە سیاسیەکان یاخود فراکسیۆنە کوردستانیەکانی پەرلەمانی عێراق بەنیازن چی بکەن بە بەڵێ بۆ دواخستنی هەڵبژاردنەکان یاخود نەخێر وەکو شیعەکان داوایەکەن بڵین داوا بکەن کە دوا نەخرێت و ئایا ئەو لیستانەی کە بە شێوەیەک لە شێوەکان نیشانەکانی و تایبەتمەندیەکانی دەرکەوتووە هەر یەکە و بۆ خۆی ئیشەکات لە عێراق مەبەستم پارتە سیاسی کوردستانەکان و فراکسیۆنە کوردستانەکانە بۆ داهاتوو چەند لە بەرژەوەندی کووردا بێ و ئایا مەبەستم پرسیاری ئەوەش بکەمەوە دیسان لەبەرەوەی کاک شاخەوان پارلەمانتارێکی کوردستانی کەرکووکێ مەبەستمە بزانم کە ئایا وەڕایان چییە لەسەر بایکۆتی پارتی بۆ هەڵبژاردنەکان بە تایبەت لەو ناوچانەی کە پێوترێ ناوچەی جێناکۆک و بە دیاریکراوی لە کەرکووک و قسەیەکیش لەسەر پەیوەندی و نێوانی هەرێم و عێراقیش ئەکەین. کاک شاخەوان عەبدوڵڵا جێگری سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق لە بەغداوە لەگەڵمانە زۆر سپاس بۆم دەرفەتە ئەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم. ئەمڕۆ بە شێوەیەک لە شێوەکان جوڵەیەکی نائاسایی بەنسبەت هەندێک لایەنەوە لە ناو پەرلەمانی عێراق دروست بوو بۆی دەنگدان بکرێت بۆ دواخستنی هەڵبژاردنەکان. ئەکرێت هەندێک زانیاری زیاترمان پێ بڵێ لەسەرەوە کە بۆ بینەری کورد تازە بن و سوودی لێ ببینن. وەڵێ زۆر سپاس بۆ جەنابتان. دیارە دانیشتنی ئەم هەفتەی پەرلەمانی عێراق خصوصیەتێکی ئەوش لەبەرەوەی دوو یاسای زۆر گرنگ لە پەرلەمان تاوتێ دەکرێت. ئەوش یاسای موازنەیە کە دوێنێ شکستمان هێنا لەوەی کە جەلسەکە پێک بهێنرێ لەبەرەوەی نە ملاحەزەی ئێمە وەکو کورد و نە ملاحەزەی سونەکانیش لەو بارەیەوە جێبەجێ کرابوو و ئەمڕۆژ هەم دیسان لە بابەتی دەنگدان لەسەر پرۆژە یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دیسان شکستی هێنا لە ڕۆیی کە مقتەرەحێکی سونەکان هەبوو بۆی کە هەڵبژاردنەکان دوا بخرێ بۆ 6 مانگ یاخود بۆ ساڵێکی تر ئەم دەورەی خولیسیە درێژ بکرێتەوە لە ڕووی یاسایی و دەستوریەوە تا ئێستا ئەگەر متابعەت کرد بێ ناکرێت ینی هیچ دقێکی یاسایی نیە ڕێگە بدا بە هەڵبژاردنەکان دوا بخرێ بەڵام لە ڕابردووە هەندێک بابەت کراوە بۆ نمونە لەبەر ئەوەی کە ئێمە دەستەواژەیەکمان هەیە لە دەستور کە باس لە ئیستیحالەی انتخابات دەکا یاخود ڕێکارە دەستوریەکان ئەکا لە حاڵەتێکە ئەگە قووە قاهرە هەبێ ئەو بابەتە بۆ فەلوجە بەکار هاتووە و انتخاباتەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لەبەر نەگەیشتن بە یاسایەک دواخراوە ئەوانە ویستیان ئەو بابەتە بقۆزنەوە بۆ ئەوەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش بە تایبەتی سونەکان کە مەشروعی ئەوان بوو دوا بخرێت ئەمڕۆ پرۆژەکەیان خستە هەڵبژاردننیکی نیە و لە هەڵبژاردننی نیەنی سەرکەوتن بۆی کە 149 ئەندام پەرلەمان دەنگیدا بۆ ئەوەی کە هەڵبژاردنەکە بە شێوەیەکی سڕی بێ بەڵام دوجار شیعەکان بایکۆتی دانیشتنەکەیان کرد لەوە دڵنیا بوون کە ئەگەر بەو شێوەیە بڕات هەندێک شیعەش هەیە ڕەنگە ئەگەر بە سڕی بێت دەنگ بۆ بدەن کە هەڵبژاردنەکان دوا بخرێ بۆیە لە ڕووی یاساییەوە تا هیچ دەرەچەیەکی یاسایی نیە بۆ دواخستنی بەڵام ئەوە کە هەیە لە ناوچە سونیەکان و بە نسبەت ئێمەشەو لە کەرکووک و ناوچەکانی دەروی هەرێمی کوردستان دۆخێکی ناهەموار هاتووە تکایەوە کە ڕەنگە ئاستەم بێ بەم شێوەی ئێستا هەڵبژاردن ئەنجام بدرێ. بەڵێ پرسیارم لەسەرەوە بێ بێگومان بەڵام مەبەستمە جارێ لەسەر ینی ئەم هەنگاوی پەرلەمانی عێراق بوەستین. ئایا پەرلەمانی عێراق دەسەڵاتی ئەوەی هەیە کە بڕیار بدات لە دواخستن یاخود ئەنجامدانیان ئەنجام نەدانی هەڵبژاردن لە کاتی خۆیدا؟ طبعا ئێمە لە بەردەم کۆمەڵێک گریمانین لە ڕۆژی شەمە دیسان مەشروعێکی تر طبعا سونەکان دوو پرۆژەیەکیان هەبوو لە دوو خاڵە ئەگەر خاڵی یەکەم سەری نەگرتەوەی ئەمڕۆ بوو خاڵی دووەم بوو من پێم وایە خاڵی دووەم
قسە لەسەر سەرخستنی بکەین و لەسەر سەر نەخستنی ئەگەر سەری خست ئەوە کە لە 5 پارێزگای عێراق هەڵبژاردن ئەنجام نادرێت کە ئەویش ئەنبار و ئەمڕۆ پرۆژەکەیوان بۆ بوو تێکڕای عێراق دوا بخرێت لەوە سەرکەوتو نەبن ئەوەی تر پرۆژەی دومیان ئەوەیە کە لە مووسڵ و لە ئەنبار و لە تکریت و لە کەرکووک و لە دیالە هەڵبژاردن نەکەی باعتیبارەوە و ناوچانە هێشتا ئاوارەکانن بۆ نەگەڕاوەتەوە ئەگەر لەمەیان سەر بکەون ئەو کاتە دەمێنێتە سەر محکەمەی ئیتحادی ئاەتانەی لێ ئەدایەتانی لێنەدا و ئەگەرتانی لێنەدا مەسیری ئەو مەحافەزان نایبەکانی خۆی دەمینێتەوە یاخود بێنواب دەمێنن ئەمەش دیسان گرفتی یاسایی دروست دەکاتەوە و ئەگەر سەری نەگرت دێنەوە سەر انتخابات ئەگەر انتخابات کرا دەبێت لێرەوە تا انتخابات کۆمەڵی مەتاڵبی سونە هەیە جێبەجێ بکرێ و ئێمە ژۆکو کورد کۆمەڵێک مەتاڵبمان هەیە بە تایبەتی لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر کە دەبێت چارەسەر بکرێن ئەو دۆخانە کۆتایی پێبێ ئەگینا پێم وایە لە دواییدا هەم سونە و هەم کورد دەگەڕێن ئەو قەناعەتەی کە دەبێت مقاطعی انتخاباتەکان بکرێن ناکرێت کە شیعە لە پارێزگا سونەکانی زۆری نەبێنێت کە ئەمە کارەساتی گەورەیە سیاسی لە ناو پەرلەمان کە بە شێوەیەک لە شێوەکان ناڕازین لە مامەڵەی حکوومەتی عێراقی بەرامبەر بە هاوڵاتیان و بەرامبەر بە ناوچەکانیشیان ئەکرێ بڵێن نیمچە هاوپەیمانێتیەک هەیە ئەگەر دەنگدان بکرێت لەسەر دواخستنی هەڵبژاردن ڕەنگە هەردوو لا ڕێک بکەون لەسەرەوەی دوای بخەن تاوان ئێمە ڕێککەوتین بەڵام بەداخەوە کاک یادگار لە دوای پرۆسی سیاسی و عملی دیموکراتی لە عێراق ئەمڕۆ شیعە زۆرینەی کورسیەکانی پەرلەمان پێک دێن هەر کاتێ شیعە متتەفق بێت لەسەر بابەتێک ئەوە بێگومان هەر پرۆژەیەکیان بیە تێی دەپەڕن ئەگەرە پرۆژەیە لە دژی کورد بێ یاخود لە دژی سونە بێ لە یەک حاڵەتە ئێمە توانیمانە زۆر جار بربەست بۆ پرۆژەکانی شیعە دروست بکەین ئەوەیە کە باڵێک لە باڵەکانی شیعە لە بەرژەوەندی خۆی لەگەڵ ئێمەیە بوو بێ بەڵام لە پرسی هەڵبژاردن هەمویان یەکدەنگ بوون ئەوەش زیاتر بۆ دەگەڕێتەوە کە زیاتر بۆ مزایدەیەکی انتخابی بۆ شەقامی خۆیان بوو کە شەقامی ئەوان زیاتر و تەیاراتی سیاسی شیعە لە بەرەوەی ئێستا دۆخەکە تەواو لەبارە بۆ ئەوان لەگەڵ هەڵبژاردنن بۆ هیچ پارتێکی سیاسی ئەمڕۆ تەنها یەک ئەندامی پەرلەمانیشان نەمایەوە لە ناو پەرلەمان زیاتر بووەتە مزایدەیەکی انتخابی وەک باسم کرد ئەگەر بێت و کورد و سنەش کە ئەمڕۆ بینیمان نموزەجێکی وازح بوو کورد و سنە هەمویانمانەوە لە قاعەکە بەڵام لە بەرەوەی شیعە دەرچوو تەوازن تێکچوو و ئیخلالیان کرد بە پرۆسەکە و نتوانرا پرۆسەکە سەر بگرێت ئەگەر سەریشی نەگرت ئێمە وەک باسم کرد لە بەردەم ئەو خیاراتانەی کە حکوومەتی عێراق دۆخەکە ئاسایی بکاتەوە یاردەی ئاسکەرتارە لەو ناوچانە نەهێڵێ ئەو دۆخەنە هەمواری کە فەرز کراوە بەسەر ئەو ناوچانە هاتنی حەجی شەعبی هێزی بێگانە بۆ پارێزگای ئەنبار و تکریت و مووسڵ و کەرکووکیش دوای 16 ئۆکتۆبەر دووس خورمات و تا دەگاتە دیالە بەڵێ کاک شاخەوان شیعەکان ئەمڕۆ بەڕوونی دەرکەوت کە تەواو یەکگرتوون سەبارەت بە پرسی دوانەخستنی هەڵبژاردن و سونەکانی شەڵوێستیان ڕوونە لەبەر ئەو خاڵە و هۆکارانەی کە جەنابتان ئاماژەتان پێدا لەگەڵ ئەوەن کە هەڵبژاردن دوا بخرێت بەڵام ئەوەی تا ئێستا هەڵوێستی ڕوون نییە فراکسیۆنە کوردستانیەکانن وەکو یەک پاکێج ینی بە یەک پاکێج دیار نییە ئایا هەمویان لەگەڵ دواخستنی هەڵبژاردنن یاخود هەمویان لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردن هێندەی ئێوە قسەتان لەگەڵ هاوڕێکانتان کردبێت کورد لەگەڵ دواخستنی هەڵبژاردنە یان لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردنە لە کاتی خۆیدا تاوان سنە و شیعە هەر یەک مبەڕڕی بۆ ئەوەی کە لە کاتی خۆیان بکرێت لەوەی کە دوا بخرێت هەیە مەسەڵەن شیعە ئاڵێ ئێ من ئێستا سەرکەوتن بەسەر داعش هێناوە بە تایبەتی عەبادی ڕەنگە چەند مانگێک تاخیر بێ و سەرکەوتانە کاڵ بنەوە معادلەکان بگۆڕدرێن بەڵام سنەش وەک باسمان کرد مبەڕاتەکانمان وت هەرچی کووردە تا ئێستا من لەگەڵ جەناب لەم لەحزە قساکەم تەواوی فراکسیۆنە کورسانیەکان لەگەڵ ئەوەن کە هەڵبژاردن لە تەوقیتی خۆیان ئەنجام بدرێت لەگەڵ ئەو تەحەفوزانەی کە هەمانە لە ناوچە کێشە لەسەرەکان و ئەو داخوازیانی کە ئێمە هەمان بوو ئەمڕۆ و چەند ڕۆژی ڕابردوو دیسان تاکیدمان لەسەر کردەوە لە هەفتەی داهاتوش دیسان محاولەیەوەکەین کە بە هیچ شێوەیەک ڕێگە نەدەین بابەتەکە بە شێوەی ئەسکەری کە ئەوان کودەتایەکیان لەو ناوچانە ئەنجامدا لە ڕووی سیاسیشەوە بتوان بە شێوەیەک دەستکاری ڕێژەی کورد لەو ناوچانە بکەن و ڕێژەی دەنگەکانی کورد بکەن ئەگەر زمینە بەتەواوی لە داواکاری ئێوەی کورد ئێوەی نوێنەرانی کورد لە پەرلەمانی عێراق بۆ ئاساییکردنەوەی دۆخی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان کە ئاسایی بکرێتەوە وەکو خۆت ئاماژەت پێدا چ داواکاریەکی دیکەتان هەیە کە لە ڕێگەیەوە جێبەجێ بکرێت بۆ ئەوەی ئێوە لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردن لە کاتی خۆیە طبعاً ئێمە وەکو کورد یا وەکو پارتی دیموکراتی کورسان مەبەستە جەناب
من وەکو کورد جارێ باستانەکەم. وەکو کورد هەموو لایەک متتەفقی لەسەرەوەی هەڵبژاردن ئەنجام بدێ، بەڵام ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان تاکە فراکسیۆنین کە بەجددی قسەمان لەسەر مۆزوعە کردو، هەم لەگەڵ شیعەکان هەم لەگەڵ سونەکان کە قابلی قبول نییە بێلین سیاسەتێک فەرز بکرێ بەسەر ئەو ناوچانە و ئەمە لەگەڵ داواکاریەکانتان داواکاریەکانتان لە حکوومەتی عێراقی چییە؟ ئەمڕۆشی داواکارێک ئەنێ کاک یادگار بۆ معلوماتی جەنابەت یەکێک لە وەسیلەکانی دەستپێکردنی پرۆسەی ئینتیخابات یاخود ئەو وێزگانەی کە هەڵبژاردننی معنین بە بابەتی هەڵبژاردن و بانگەشەوە بارگای پارتە سیاسەکانە کە تا ئێستاش داگیر کراوە لەلایەن ئەو هێزانەی کە لە دوای 16 ئۆکتۆبەر لە ناوچەکانی خانەقین و دووس خورمات و کەرکک تا دەگاتە سنجار، یان ئێستا بارگاکانی پارتی دیموکراتی کوردستان تا ئەم لەحزەیە ئەنجومەنی سەرکردایەتی پارتی بارگای لە تەواوی ناوچەکانی ئێمە بارگاکانی ئاسایش حەشدی شعبی و دەستگا ئەمنی عێراقیەکانی کامە مخالفە بۆ یاسای ئەحزابی سیاسی کە پارتی دیموکراتی کوردستانی کێک لەو هێزانەی کە لە چەند مانگی ڕابردووە مۆڵەتی نوێ کردوتە لە کۆمیسیۆن لە بەغدا بە هەمان شێوە چەند بارگایەکی یەکێتی نیشتیمانی کوردستانیش داگیر کراوە و بارگای لایەنە سیاسەکان و تەواوی میدیا کوردیەکان لەو ناوچانە قەدەغەی لەسرە ئەمانەت دەبێت ڕاست بکەوە دەبێت دیاردەی عسکرێت لەو منتیقە نەمێنێت لە هەمووی گرنگتر بۆی دڵنیایی بە تاکی کورد بدرێ بۆی مشارەکەیەکی فعلی بدرێ و دڵنیایان پێ بدرێت کە پرۆسەکە بە شێوەیەکی سەلیم دەڕات دەبێت هێزی پێشمەرگە بچنەوە ئەو منتیقانە و دەبێت بەلای کەمەوە هێزێکی مشتەرەک لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا دروست بکرێت بۆ ئەوەی ئەمنیەتی کەرکووک و ئەمنیەتی هەڵبژاردننیش بەیەک بپارێزن بۆی ئەگەر ئەوە نەکرێت ئێمە گومانی ئەومان هەیە کە ئەو هێزانی ئێستا لە ناوچەکەن بەکار بهێنرێن بۆی نەتایجی ئینتیخابات بە شێوەیەک لە شێوەکان لە بەرژەوەندی لایەنێکی سیاسی یاخود تایفەیەکی دیاریکراو لە عێراق بەکار بهێنرێ. بڵێ کاک شاخەوان پرسێکی دیکە کە بۆ من وەکو ڕاگەیان کارێک جێی پرسیارە ئەوەیە کە ئەم جارە شیعەکان لەگەڵ ئێران و ئەمریکاش جەخت لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن لە کاتی خۆی داکەنەوە، واتە هەر سێلا سەرەڕای بەرکەوتنی بەرژەوەندیەکانیان بە تایبەت ئێران و ئەمریکا داواکەن کە هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێت. ئایا ئەبێ کورد ئەمە چۆن بخوێنێتەوە؟ چۆن خوێندنەوەیەکی واقعی و منطقی و ڕاستی بۆ بکات؟ طبعا ئێمە خوێندنەوەمان بۆ کردووە، هەرچی ئێرانە پێی وایە ئەگەر ئەم دۆخە با بڵین ئەگەر دەنگ دراوە ئەگەر زمینەیەک دروست کرا بۆ ئەوەی کە ئینتیخاباتەکان دوا بخرێ ئەمە بێتە سابقەیەکی مەترسیدار بۆی ئیتر لە 6 مانگی داهاتوویشە بۆ ساڵی تر و دوجار ئینتیخابات لە عێراق نەکەوە پرۆسەی دیموکراتی بکەوێتە ژێرمەترسیەوە بە هەمان شێوە ئەمریکەکان کە پێیان وایە ئەم پرۆسی سیاسی لە عێراقا لە سەرەتاوە لە دوای 2023 تا ئێساوان دەورێکیان هەبووە لەوەی کە چۆن بگاتە ئەم قۆناغا ئەوانیش بە هەمان شێوە وێڕای ئەوەی کە لەگەڵ نیگەرانەکانی کورد و سونەن لەگەڵ ئەویان کە ئینتیخابات لە کاتی خۆیان ئەنجام بدرێ و بە شێوەیەک بێ کە ئەم عملێ بۆ ئەم جارەش تێ بپەڕێن لەگەڵ زەمانکردنی مافی کورد و سونە لە هەڵبژاردنەکانی داهاتوو ئەوانیش هەمان مەترسیان هەیە کە ڕەنگە ئەگەر بابەتەکە بەو شێوەیە بڕە لە مانگی 5 لەبەرەوەی هیچ دەرەچێکی قانونی نیە ئەگەر دەنگ نەدرێت لەسەر ئینتیخابات ئەو کاتە حکوومەتی تەواوی ئەعلانەکرێ و حکوومەتی تەواوی ڕەنگە دەستکراوەتر بێ هەم بە نسبەت ئەمریکا و هەم بە نسبەت ئێران بۆەوەی کە ئەمریکا پێی وایە ئەگەر حکوومەتی تەواوی بێ ڕەنگە تەسیراتی ئیقلیمی لەسەر بێ بۆی بتوانێت ئەجنداتی خۆی لە ناوچەکە زیاتر ئەنجام بدە و پێی وایە ئەوەی کە حکوومەتی ئێسا لە ناوچە ڕزگارکراوەکان نەتوانێت بیکات لە ڕێگای حکوومەتی تەواوی و ئەساسە ناتوانێت بیکات. کەواتە کاک شاخەوان من هێندەی چاودێری بڵێن تویتەرم کرد بێ بە تایبەت بەرپرس و کەسایەتیە سونەکان و لە کەناڵەکانی تەلەڤیزیۆن دوو پاساویانەیە، پاساوێکیان یاخود دوو داواکاریانێ. داواکاریەکان ئەوەیە کە تەواوی ئاوارەکانی ناوچەکانی ئەوان ناوچە سونە نشینەکان بگەڕێنەوە و داواکەن کە حکوومەت بۆ حکوومەتێکی کاتی بۆ ماوەی 2 ساڵ دروست بکرێت و قسە لەسەر ئەوە هەیەوە پێشتر بەرپرسی دەستگای هەڵبژاردننی پارتی و پەرلەمانتاری پارتیش لە بەرنامەکەی منە ئاماژەیان بەوە داوتیان ئەمە پاساوێکی بەهێز نییە چونکە ئەکرێ ئەوانەی ئاوارەی بۆ نمونە ئەنبارن نازانم نینەوان شتێکی لەو جۆرە لە سۆران و لە شارە کوردستانەکان دەنگ بدەن. پرسیارەکەی من ئەوەیە هەموو ئەمانە نامانگەێنێ بەو دەرەنجامەی کە ئەگەری دواخستنی هەڵبژاردننی ئایاری 2010 عێراق ئەگەرێکی ئێجگار لاوازە؟
من پێم وایە هەڵبژاردن لە تەوقیتی خۆیاکرێت لە بەرەوەیەک باسم کرد هەم زەمینە نێودەوڵەتیەکە و ئەقلیمی و ئەو فشارانی کە هەیە لەگەڵ ئەویان کە انتخابات لە مەوعیدی خۆیان بکرێت بەڵام بۆ ڕاستکردنەوەی جەنابەت نازانم چ برادێک ئەو بابەتی باس کردووە بەپێی قانونی انتخاباتی ساڵی 2013 خەڵک بۆی نەبوو لە شارێکی تر دەنگ بدات تەنها سندوق بۆ مهاجرین جەنابی کاک خەسرۆ گۆران بوو بۆ ئەوەی زانیاریەکە بە تەواوەتی بگات لەبەر ئەوەی کە عێراق نازەخی خۆتانە و بەرپرسی دەستگای هەڵبژاردننی پارتیش ئاماژەی بەوەدا هاوارەکانی بۆ نمونە سوننا ئەتوانن لە سۆران دەنگی خۆیان بدەن. یعنی بۆ معلوماتی جەناب تو کاک خەسەویش حتمما باشترە زانێ نازام ڕەنگە ئاڵە تێگەیشتنێکە بێ لە انتخاباتی 2014 کە ئەم قانونی ئێستا ئێمە تعدیلەکەین ئەگەر ئێمە دەستکاری نەکەین لە انتخاباتی 2014 ئێمە ئاوارەکانی چەمچەماڵ ئەوانەی کە نفوسیان کەرکک بوو چەمچەماڵ و گەرمیان و دارەتو و بنەسەڵاوە و تەنانەت قەڵازێ و ڕانی و سۆران بە پاس گواستمانەوە بۆ کەرکک ڕۆژێکی پێش ئەوە بۆی دەنگدان بدەنیا لە ڕۆژی دەنگدانەکەیە گوازرانەوە بۆ مرکزی شار بۆی دەنگ بدەن لەبەرەوەی سندوق نەبوو بۆ ئاوارەکان بەڵام لە ئێستاە ئیتیفاقێکەیە لە نێوان ئێمە و شیعەکانیش ئەمڕۆ ڕازی بوونە بەوەی کە بتوانین لە پرۆژە یاسای ساڵی 2013 هەموار کراوە کە هەموار دەکرێت بۆ هەڵبژاردننی 2010 بتوانین ئەو بڕگەیە بچەسپێنین نەک ئەوەی کە شتێکی شەفەی بێ بچەسپێنین و کۆمسیۆنیش لە کاتی بانگهێشتکردنی لە هەفتەی ڕابردوو بۆ ناو پەرلەمان ئەو پرسیارەمان ئاراستە کردوتی بەڵێ من ئیمکانێتم هەیە گەریەوە قانونەکە تەمڕیرکەن ئەتوانم سندوق بۆ ئاوارەکان بکەمەوە لە هەولێر کەواتە لە هەڵبژاردننی ڕابردوو نەبوو بەڵام بۆ ئێستا تا ئێستا لە هەوڵداین ئومێدەوارین بتوانین ئەگەر بابەتەکە لە ناوچەکیشە لە سەرەکانیش دوان نەخرا بتوانین ئەو بابەتەی تەزبیت بکەین بۆ ئەوەی مافی هاوڵاتیانی ئێمە و سونەکانیش بێگومان لەو ناوچانە نەفەوتێەوە هەر بارگرانیەکشە پێشتریش دەبەوە بکرایانی بۆچی خەڵکێکی کەرکووکی لە هەولێر دانیشتووە بچێ بۆ کەرکک دەنگ بدایە خەڵکێک لە بەسرە هاتووە بۆ بەغدا ڕۆژی انتخابات دەبێ بگەڕێتەوە بەسرە نەدەبێت سندوق هەبێ و ئەو سیستەمە نێودەوڵەتیەش تەعاملی پێکراوە لە زۆر لە دەوڵەتان. کاک شاخەوان بەنسبەت جەنابتان بڵین کەرکووکین و زیاتر ببوورە ئاگاتان لە دۆخی کەرکووکە پارتی دیموکراتی کوردستان بە پێی ڕاگەیەنراوێکی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی لە کەرکووک گەرمیان بڕیاری ئەوەیان داوە کە بایکۆتی هەڵبژاردن بکەن لەو ناوچە کێشە لە سارانە و بە دیاریکراوی بە تایبەت لە کەرکووک. ئایا ئەم هەنگاوە بە زەرەر و زیانی کورد ناکەوێتەوە لە هەڵبژاردنەکان؟ طبعاً کاک یادگار پارتی دیموکراتی کوردستان هەموو هەوڵێک ئەدا بۆ ئەوەی کە دەنگی کورد بە شێوەیەک لە شێوەکان دەو ناوچانە کەم نەکات و واقعێکی نوێ فەرز نەکرێت و دەستکاری و تەلاعوب بە ڕێژەی دەنگدەران نەکرێت بەلای ئێمەوە مقاتعکردنی هەڵبژاردنەکان ئاعترافێنەکردنی نەتائیجە پێمان وایە ئەگەر دۆخەکە ئاسایی نەکرێتەوە هەڵبژاردن نەکرێت باشترە چکە بەم دۆخە ئێستاوە ئەگەر دەستکاری انتخابات بکرێت معنات تۆ بەشداریت کرد اعترافی پێ دەکەی بەڵام ئێمە بەنسبەت ئەوەی کە زۆر کەس بەداخەوە لە میدیاکان ئەو بابەتی قۆستەوە دەمەوێت ئەوە بە جەنابەت ڕابگەێنم کە لە ئێستاە دەنگی پارتی لە 2014 بەرزترە باعتیبار ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان لە ئەو دوو کورسیەی هەیە تەموو هەیە کورسیەکانی زیاد بکە چکە ئەگەر پارتی لەو ناوچانە بەهێزبوونایە خیانەتەکانی 16 ئۆکتۆبەر سەری هەڵنادا و ئەو هێرش و ئەو مقاومەی کە لە پردێ و سەحێلا کرا لە تازە خورمات و لە داخۆک دەکرا بۆیە ئەمڕۆ خەڵکی ئەو ناوچانە هیوایەتی بە پارتیە بەوەی کە بتوانێت معادلەکە لێ ڕاستکاتەوە تاکە هێزەکە متمانەی پێ بکە بگەڕێتەوە کەرکووک ئەمڕۆ ئەوەی کە لە ڕابردوو حیسابێکی بۆ پارتی نەدەکرد بۆی دەرکەوتووە کە بێ پارتی نەئەمنێت لە کەرکووک دەپارێزرێەوە نە کەرکووک دەتوانرێ مۆرکی کوردستانێتەکەی وەکو خۆی پێوە ببینرێ ئەوەی کە ئێمە دەیڵێن دەڵامەکە ئاسایی لەگەڵ بایکۆتکردنەکە یەکێک دێتەوە تۆڵی ئەوان هیوایان بە پارتیە بەڵامەوە تا پارتی بایکۆتی هەڵبژاردنەکانی کردووە کەواتە چۆن ینی هێزی خۆی لەوێ ممارەساکات چۆن چاودێری و مراقبەی خۆیەکات چۆن لایەنەکان و عێراق و تەنان ژیانیش لە کەم و کوڕی و لە پێشێلکاریەکان ئاگادارەکاتەوە ئەگەر بڕیاری دابێ لەوێ حزوری نەبێت. طبعاً کاک یادگار بۆ معلوماتی جەنابەت لە دوای بایکۆتکردنی پارتی ئەو بەیاننامەی ئەنجومەنی سەرکردایەتی ئەمریکا هاتوۆتە سەرخات و لەگەڵ ئێمە قسەیان کردووە و لەو وەفدانەی کە سەردانی هەرێمی کوردستانیشیان کردووە قسەیان کردووە کە پارتی هێزێکی گرنگە نابێت لە انتخاباتی کەرکووک پاشەکشێ بکە و زۆر لە ئەطرافە دەولەکانیش پێیان وایە پارتی سوقلی خۆی هەیە لە کەرکووک بەبێ پارتی ڕەنگە معادلەکە بەلای لایەنێکی ئەقلیمیە بشکێتەوە هەموو ئەمانە
ڕوو لە پارتی کرد لە بەرامبەردا پارتی دەڵێ من ئەو بڕیارم داوە نەتیجەی ئەوەی کە دۆخێکی نائاسایی لە کەرکووک سەریاڵداوە فەرموویەوە بتوان دۆخەکە ئاسایی بکەنەوە کاتە قابلە بۆەوەی کە مناقەشە بکرێت بەڵام بەم دۆخەی ئێستا کە ئەمڕۆ من لەگەڵ جەناب تا قساکەم لیوای هەژدە و فڕقەی پێنجی ئیتیحادیەنراوە بۆ ناوچەی شوان و قەرەهەنجیر و تا ئێستا بارەگاکان داگیرکراون و تا ئێستا خەڵکی ئەمە دەستگیر دەکرێت ئاسایش دەرگزی دەکرێت کە سوکاری شەید مداهەمە دەکرێت ئەمانە دۆخێکی ناتەبیعین ئینتیخابات لەوەها دۆخێکە ناکرێت بەڵکو زمینە سازی باشە کە ئەمریکیەکان لەگەڵ ئێوەیە قسەیان کردووە لەگەڵ پارتیەکان کردووە ئایا باسی ئەوەیان کردووە کە یاخود بەڵێنی ئەوەیان داوە کە دۆخی ئەو ناوچانە ئاسایی بکەنەوە بۆی پارتیش بەشداری بکات و بایکۆتینەکە بەڵێ کاک یادگار ئەو بەڵێنە دراوە کە ئەوان کار لەسەر و مۆزوعاکەن بەڵام بەڵێن دەبێت لە ئەرزی واقعا ببینرێت ینی تۆ لە ئەرزی واقعا دەبێت بنرێ هێزەکان پاشەکشێ پێ بکرێت لە ئەرزی واقعەوە بینی کە بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیرانی عێراق بارگای پارتی و لایەنە سیاسیەکان بگەڕێنەوە بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران دەستگا و میدیای کوردی بگەڕێتەوە دۆخی جارانی و ئاسایی کاری خۆی بکە بە بڕیارێک ئەوە بکرێت کە هێزێکی مشترک بەو ناوچانە دروست بکرێت دیاردی عەسکەرێت نەمێنێ لە منتیقەکە ئەمە لە ڕووی کردارەوە کە تۆ ئەمانەت بینی ئەو کاتە دێیتەوە بارگاکانی خۆت ئەەکەیتەوە لەگەڵ جەماوەری خۆتا پرۆسەکە تاسەر لەگەڵیانە ئەبی چاودێری سیاسی دەنێریتە ناو وێزگەکان و متابعەیەکی وردت دەبێت بۆ سەرجەم منتیقەکان ئێمە لە 2014 نەمانتوانی خەڵک بنێرینە حەویجە و ڕەشاد ئێسا بۆ ناو کەرکووک ئەوە خەریکە و بابەتە قورس دەبێ و دەبێ ئێمە ئەوەندە دۆخەکە ئاسایی بکرێتەوە بتوانین خەڵک بۆ باشووری کەرکووک بنێرین و ناوچەی داخوقیش کە بەشێکە لە کەرکووک تەواو ئاسایی بکرێتەوە کە ئێستا ئەویش دۆخێکی ناتەبیعی هەیە و بە دۆخێکی ناسروشتیا تێپەڕێ. کاک شاخەوەن کەرکووکیەکان وەکو خۆیان ئاماژەی پێدەن خورماتوویەکان هەموو ئەوانە خانەقینیەکان بە شێوەیەک لە شێوەکان بە تایبەت کەرکووک و خورمات و ئێجگار بریندارن. کەرکووکیەکان مافیان خوراوە، کەرکووکیەکان کۆمەڵە خەڵکێک حکمیانەکەن کە هاوزمانی خۆیان نین، مەبەستم کوردەکانە. کەرکووکیەکان گەڕاونەتەوە خاڵی سفر بە شێوەیەک لە شێوەکان. بەڵام پاداشتی پارتە سیاسیەکانی کوردستان لە جیاتی دروستکردنی یەک لیست لە کەرکووک بۆ ئەوەی دەنگی کورد لەو ناوچانە نەفەوتێت ئەوەیە هەر کەس بۆ خۆیەتی. ئەی ئێوە کۆمنتان لەسەر ئەمە چییە؟ ئەی ئایا ئەم نەبوونی ئەم یەک لیستیە وا ناکا کە کورد لە کەرکووک بچووک بێتەوە؟ تاقان کا گیادگار ئێمە لە پرسیاری ئەخیرتەوە دەست پێکەم وەکو پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ ئەوە بووین کە کورد ڕەغمە ئەوەی کە ئەبووینە شەریک لە بەشێک لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر بەڵام لە پێناو بەرژەوەندی خەڵکا پێمان وا بوو کە کورد دەبێت لەو ناوچانە یەک لیستی هەبێ یەک لیستیەک دروست بکرێ کایدا هەموو پارتی و لایەنە سیاسیەکان بتوانن سەرکردایەتی انتخاباتی 2018 بکەن. من دەمێ ملاحەزەکانی کورد بۆ پێش هاتنی حەشی شعبی بۆ ناوچەکەەوە بۆ دوای ئەوەش پێش ئەوە ئێمە ڕەنگە کۆمەڵی خەلەلمان هەبووە ڕەنگە کۆمەڵی خەڵکی گەندەڵمان هەبوو بێ لە کەرکووک لە هەموو لایەنە سیاسەکان کۆمەڵێک ئیدارەی سەقەتمان لەو ناوچانەکرا ئەمە احترافێکە دەبێ بیکەین بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمە توانیمان ئەمنیەتی ئەو ناوچە بپارێزین توانیمانە کورد بە ئازادی بە سەربەرزی لە ڕێگای پارتە سیاسی کوردستانەکانەوە سربەستانە مامەڵە بکات بەڵام لە دوای ئەوەش ئەو تەعدا و زوڵمەی کە کرا لە خەڵکی کورد لە ناوچەکە لەلایەن حەشی شعبی لە سووتاندن و لە تاڵانکردن و لە ئیهانەکردنی کەرامەتی تاکی کورد دوای لێ کردووە خەڵک زیاتر حەماسەت بیگرێ بۆی کە لە انتخاباتی 2018 بڕات بەشداری لە هەڵبژاردنەکان بکە. من پێم وایە هێندەی بابەتی گەڕانەوەی ورە و متمانە وەشکۆ بۆ تاکی کورد لەو منتیقانە زیاتر دەوری هەیە لە کۆلیستێکە ئێمە یەک لیستیش نەبووین کۆمەڵی دەنگی یەکگرتو گۆڕان و ئەوانش سووتە لە هەڵبژاردننی 2014 بەڵام کورد کورسیەکانی زیاد کرد بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان کورسی زیاد کرد یەکێتی کورسی زیاد کرد بۆیە هێندەی ئێمە هەوڵ بدەین کە وەزعەکە ئاسایی بێتەوە هێندەی هەوڵ بدەین ئەو دۆخەناشینەی کە بەسەر خەڵکی کوردستان و خەڵکی ناوچەکانی دەروی هەرێمی کوردستان ئاسەپێنراوە من پێم وایە وایان لێ دەکات سوورتر بن لەوەی کە بچنە سندوقەکان و لەسەر سندوقەکان تۆڵەی ئەو نەعەدالەتیە و ئەو هێرشەی کە دەکرێتە سریان بکەنەوە. کاک شاخەوان من کاتی دوو پرسیارم ماوە هەردوو پرسیارەکەشم تایبەتە بێ بە پرۆژە یاسای بودجەی 2018 عێراق. لایەنە کوردستانەکان کۆمەڵێک تێبینیان هەبوو لەسەر ئەم بودجەیە دیارترینیان کەمکردنەوەی پشکی کورد بوو لە 7 بۆ 12.67. لە ئێستادا گفتوگۆ لەسەر ئەو پرۆژە یاسایە کرێت و لەناو پەرلەمانی عێراق ڕەنگە لە ماوەیەکی نزیکدا پەسەند بکرێت. ئایا تێبینیەکانی کورد بە هەند وەرگیراون؟
تا ئەم لەحزەی کە من لەگەڵ جەنابتانە قساکەم بە هەند وەرنەگیرەوە ئێمە کۆمەڵێک ملاحەزەمان هەبوو ملاحەزەی دەستوریمان هەبوو لەسەر دەستەواژەکان ئەوان وتیان ئەو دەستەواژانی کە هاتووە وەکو پارێزگاکانی هەرێمی کوردستان هەر لێرە چاکی بکەینەوە بەڵام ئێمە ئەومان ڕەت کردەوە چکەوە مستەڵحێکە لە پرۆژێکە لە حکوومەت هاتووەتەوە ئەگەر ئێوە ڕاست دەکەن لەگەڵ ئەوە دەبێت ئەو پرۆژێ بگەڕێتەوە بۆ حکوومەت ئەو دەستەواژە ناقانونی و نادەستوریانی کە بەرامبەر هەرێمی کوردستان تێدایە چاکی بکاتەوە بە هەمان شێوە ئەو ملاحەزانەی ئێمە هەبوو کە لەسەر ١٧ وەکو خۆی ماوە چاک نەکراوەتەوە مەوزوعی مستحقاتی پێشمەرگەی دیسان وەکو ساڵانی ڕابردوو لە چوارچەوەی هێزە وشکانەکان کە ئەساسەن هێزە وشکانەکانی عێراق موازنە و تەخسیساتی نییە بابەتی جوتیارانە کۆمەڵێک لە سیادیە کە زۆر بەرزەوە کراوە بۆی حسەی هەرێمی کوردستان کەم بکرێتەوە چکە دوجار سیادیە و حاکمی لێ دەبڕێ ئەو جا ١٧ بۆ ئێمە حسابەکەی ئەمساڵ بە شێوەیەکی ناتەندروست ئەو ڕێژەی بەرز کراوەتەوە دەبێ ئەو ڕێژێش دابگیرێ بۆی 2017 ئێمە بەرز بکرێتەوە کاتم پرسیارم گەر بە کورتی وەڵام بیتەوە موچەخۆرانی وەزارەتی تەندروستی وەزارەتی پەروەردە چاوەڕێیەکەن کە حکوومەتەکەی عەبادی موچەیان بۆ بنێرێت ئایا موچە بۆ موچەخۆرانی وەزارەتی تەندروستی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بەم زوانە ئەنێردرێت زۆر بە کورتی سوپاس دەکەم طبعا نامێ ئەو خەڵکە ناومێت بێ بەڵام هەتا ئێستا تەنها بەفعلە من پێم وایە ئەو قەرارانەی کە بەم دوایە بە سەریعی هاتن بەشێکە لە بانگەشەی ئینتیخابی و ڕەنگە تموحێکە بێ لەوەی کە کورد بەشداری پێ بکات دەبێت کورد هەرچی پێداگیری هەیە بیکات بۆ ئەوەی لە ماوەی 1 مانگە موچەکە دابەش بکرێ ئەنگینە من پێم وایە دەچێتە بانگەشەی ئینتیخابات و گەر بچێتە مانگی 5-6وانە. کاک شاخەوان عەبدوڵڵا جێگری سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق زۆر سوپاس بۆم دەرفەتە سوپاس بۆ زانیاریەکانت. زۆر سوپاس بۆ جەنابتان. بەڵێ بینەرانی ئەزیز سوپاس بۆ کاک شاخەوان کە لە بەغداوە لەگەڵم بوو سوپاس بۆ هاوکارانم لە سلێمانی و لە هەولێر و لە بەغداد تا باسی ڕۆژێکی دیکەیەوە کوردستان لە ئەمانەتی خوادا بن کاتێکی خۆش.